ئەی فەلەک دیسان لە دەست تۆ شین و واوەیلاکەم، ژەهری قەهری تۆ لەگەڵ دەردی دڵم ئیفشاکەم. وەختێک جاری لە دەست ئاشوبی فیتنەت شەقبەرن، من قسەی ڕاست و ڕەوان و خۆش و بێپەرواکەم. هێند خراپەم دی لە دەست ئەهلی زەمانە، عاقبەت لەم وەزیفەی هاتنە دنیایە ئیستیعفاکەم. نابەمە بەردەستی هەر نامەردێ عەرزی احتیاج، من لە دنیا لەما فیها شەیء ئیستیعفاکەم. مرغی فەهمی هەر کەسێ ناگاتە عەرشی فیکرەتە، من بە چەرخی ئاسمانی سفڵە ئیستیهزاکەم. طبعی عالی وا دەبێ سەیری بە کۆڵێ فەقرەوە، گاڵتە و سوعبەت بە تاج و تەختی شاهینشاکەم. ئەو کەسە ڕووی سوورە نووری دوورە لێ نەوعێ بەشەر، من لە مەولا ڕوو لە دەشتی وەحشەتی سەحراکەم. دەست خۆش خەندەخم. بینەرانی خۆشەویست، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان. ئەم بەرنامەیە تایبەتە بە لێدوان و لێکۆڵینەوە لەسەر شیعرەکانی شاعری نوێخوازی کورد شێخ نووری شێخ ساڵح. بۆ ئەم بەرنامەیە ئازیزی هونەرمەند ساکار عەبدوڵڵا بە ئامێری عود بەشدارە لەگەڵمانە، لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا ئازاد عەبدولواحید کە بەڕێزیان توێژینەوە و لێکۆڵینەوەی زۆریان لەسەر ژیان و بەرهەموو شیعرەکانی شێخ نووری شێخ ساڵح هەیە. ساکار خان بەخێر هاتیت، مامۆستا گیان بەخێر هاتی. بێگومان وەکو ئەوەی کە دەست بکەیت بە بەرنامەکە، ئەمانەوێت هەندێک شت لەبارەی سەرەتاکانی ژیانی شێخ نووری شێخ ساڵحەوە بزانین. بەڵێ، شێخ نووری شێخ ساڵح کە ناوی تەواوی محەممەد نووریە، وەکو من لە ڕەتسەڵک و با بڵێن ژیانیم کۆڵیوەتەوە، کەسێکە کە لە خانەوادەیەکی ناسراوی شاری سلێمانی لەدایک بووە لە ساڵی 1996 و وەکو خوێندن و دا و نەریتی ئەو سەردەمانە سەرەتا لە حوزرە دەستی پێکردووە، لە سەردەستی کۆمەڵێک مامۆستای زانا قۆناغەکانی خوێندنی حوزرەی بڕیوە تا گەیشتۆتە مستعید. بەڵێ ئەمەش خۆتان نەزان کۆمەڵێک بەرنامەی خوێندنە. مستعید عادەتەن دەرز بە فەقێژ ئەڵێتەوە، بەڵام دیارە شێخ نووری بە پێی ڕۆشنبیری خۆی بە پێی خوێندنەوەی خۆی نەیویستووە زیاتر درێژە بابە و جۆرە خوێندنە. ماوەیەک لە ژیانیدا بۆ وەرگرتنی ئیجازەی مەلایەتی ئیجازەی زۆری نەمابوو، یەک قۆناغی ماوە، قۆناغەکانی هەمووی بڕیوە. ماوەیەک لە ڕژدەی عەسکەری لە سلێمانی خوێندوویەتی کە بەداخەوە لەوێژ نەیتوانیوە ئەم خوێندنە تەواوکە. لەوە چێ شێخ نووری ئەوەنەی خەریکی خوێندنەوەی بابەت و کتێبی دەرەوەی خوێندن بوو بێ، ئەوەنە خەریکی خوێن با بڵێن خۆی نەبەستۆتەوە بە خوێندنی قوتابخانەوە. بەڵام لەگەڵ ئەوەش لە وەزیفەدا کە ئەو ساڵانی بیستەکانەوە لە وەزیفە دانراوە، پلەکانی وەزیفەی بڕیوە و کۆمەڵک با بڵێن تاقیکردنەوەی با بڵێن خراوەتە ژێر تاقیکردنەوە، لە تاقیکردنەوەکانیش دەرچووە تا گەیشتۆتە پلەی بەڕێوەبەری ناحیە و کۆمەڵێک شوێنی دیوە بە بۆنەی ئەوەی کە وەکو بەڕێوەبەری ناحیە ئیتر سەردەمانێک لە دەور و پشتی شاری سلێمانی پارێزگای سلێمانی با بڵێن مدیر ناحیە بووە، سەردەمانێک لە منتیقەی حازی و مەران و چۆمان لەو ناوە
مدیر ناحیە بووە ماوەیەک لە یەکێک لە با بڵێن ناحیەکانی دەورە پشتی دهۆک و ماوەیەک هەر وەکو کاتبی ئەوڵی خەزێنە لە هەولێر بووە لەوێش دۆستایەتێکی زۆری لەگەڵ ئەدیبان و هونەرمەندانی هەولێر دروست کردووە لە زمانی ئەوانە مامۆستاجی و مکریانی کە چاپخانەی کوردستانی هەبووە لە ماوەی ئەو 2 ساڵەدا ڕۆژانە سەردانی کردووە و زۆر لە نووسەرەکانی هەولێر و شاعیرەکانی هەولێری ناسیوە پێم وایە گەلێک شتیشی لای مامۆستاجی و مکریانی پارێزراوە بەڵێ ئەوە وەختی خۆی مامۆستاجی و نیازی هەبووە کتێبێک دابنێ بە ناوی مێژووی ئەدەبی کوردی داوای لە شێخ نووری کردووە کە چونکە یەکێک بۆ لەو کەسانی کە لەو مێژوەدا ویستوێتی داخلی کات داوای شعر و بەرهەمەکانی لێ کردووە ئیتر شێخ نووری لەو تەنانەت لەو کاتانش کە لە هەولێر نەماوە و جێزراوەتەوە وەزیفەکەی بۆ سلێمانی کۆمەڵێک شعری زۆر جوانی بۆ ناردووە یەکێک لەوانە دیوانێکە کە هەموو شعرە نوێیەکانی شێخ نووری تایە ناوی ناوە دیوانی توحفە بۆ مامۆستاجیوی ناردووە و زوربەی ئەو ڕۆژنامانەی کە تا ئەو کاتە ڕۆژنامەی پێشکەوتن ژیان پەیژە ئەمانەی کە شعر و شعری شێخ نووری تیا بووە ئەوانەی کۆ کردوتەوە ئەوانەشی بۆ مامۆستاجی و ناردووە هێندێکیشی مامۆستا نەزمەدین مەلای ڕاستپاردووە کە ئەو بەرهەمانەی بۆ بنووسێتەوە بە خەتە خۆشەکەی خۆی و ئەوەی کە زۆر گرینگە لەو دەستنووسە کە لە بەردەستمان بوو لەو شوێنانەی کە دەستکاری کراوە یان ویستوێتی قەناعەتی خۆی وابووە کە هەندێک وشە بگۆڕێ لەوێ خۆی خەتێکی سەوزی بەسەراهێناون و دەستکاری کردوون. مامۆستاگیان حەزەکەم بێ ماستەر بابەتێکی تر ئەویش ڕەخنەی ئەدەبیە کە شاعیر دەستێکی باڵای هەبووە لەمەیە ئەمەوێ ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوەش بێ. شێخ نووری تەبیعی ئەوەی کە ئەو وتارانەی بخوێنێتەوە بۆی دەردەکەوێت کە شێخ نووری بە شێوەیەکی بابڵین هاتووە جەوهەری نوێخوازی گرتووە مەسەلەی بابڵێن نوێخوازی لای شێخ نووری تەنیا ئەوە نەبووە کێش و قافیە نوێ بکاتەوە یان وەزنی عروز لابا و بێ لەسەر کێشی بەرگەی و شعر بنووسێ نوێخوازی بۆ لە چەمکە شعریەکان زیاتر چەمکەکانی گرتووە و لە هەمووی گرنگتر ئەوەیە شێخ نووری بە قەناعەتێکی تەواوەوە بە ڕۆشنبیریەکی تەواو ڕوئایەکی نوێی هەبووە بۆ شعر ڕوئایەکی نوێ جیهانبینیەکی نوێی هەبووە بۆ ژیان بۆیە شێخ نووری تەنانەت لەوە شادجیایە لەگەڵ مامۆستا گۆران بۆیە ماوەیەکی زۆر لە ساڵی 20 تا ساڵی 30 شێخ نووری تەنیا کەسێک بووە کە هەم منەزری نوێخوازی بووە و هەم بەرهەمەکانی هەمووی ڕنگدانەوەی ئەو تێڕوانین و جیهان بینیە نوێ بووە کە بۆ شعر هەیە. بەڵێ مامۆستا ئەڵێن وایە لەو کاتا کە بزوتنەوەیەکی ئەدەبی لە ناو تورکەکانە دروست بوو لە ناو شاعیرەکانە ئەوە بزوتنەوەی کاریگەری زۆر بە تەنانەت لە ئێرانیش ئەم بزوتنەوە ئەدەبیە دروست بووە لە سەردەمی نیمای یوشیج یا لە لای تورکەکان لای کۆمەڵێک نووسەری تورکیۆک و نازم حکمت و ئەمانە گوایە کە ئەم کاریگەریە هاتووە کاریگەری کاری کردوتە سەر شاعیرانی وەکو شێخ نووری و گۆران و ئەمانە ئەمە تا شڕاتێک نەزان مەوزوعی نوێبوونەوەی شعر شێخ نووری وەکو کەسێکی ڕۆشنبیری ئەو سەردەمە چاوجی ڕۆشنبیریەکەی تەنیا لە زمانێکەوە نەبووە لە سێ زمانەوە لەکوێ بزاوێکی نوێخوازانە هەبوو بێ ڕووی لەوێ کردووە و ئەو سەرچاوانەی وەرگرتووە خوێندوێتەوە لە شعری فارسیدا هەل لە کەلیمی هەمەدانی حافظ سعدی و ئەو شاعرە گەورانەی هەموو خوێنۆتەوە و یەکێک لەوانەی کە پێی سەرسام بووە خەیامی شاعیر کە نزیکەی 24 ڕوباعیشی هەر وەزنی ڕوباعی وەرجێڕاوە کە ئەمەش گرینگە بۆ خۆی بەڵام ئەوەی کە زیاتر شێخ نووری لەسەر ئەزمونونەکانی وەستاوە و دراسی کردووە ڕۆشنبیری تورک بووە لە ڕێی گۆڤارێک بە ناوی سەروەتی فنون و ئەو کاتە ڕۆشنبیری تورکی لە ژێر کاریگەری ڕۆشنبیری فەرەنسیدا بووە و ئەو ڕۆشنبیری فەرەنسیە لەو گۆڤارەدا ڕەنجی داوەتەوە کۆمەڵێک بزاوی نوێخوازانە لەوێ
هەبووە شێخ نووری وەکو کەسێک تەقلیدێکی ئەوەی نەکردووە شوێرانەی ئەو بۆ چوون و با بڵێن بیر و ڕایەنەی کردبێ شێخ نووری گرنگجەکەی لەوەدایە هاتووە لە ناو شعری کلاسیکی کوردی و شاعرانی پێش خۆی دیراسەیەکی زۆر قۆڵی کردووە و توانیوێتی ئەو ڕوئیان نوێی خۆی بۆ ژیان بۆ شعر زیاتر لەوێەوە هەڵێنجێ بە تایبەتیش ئەزمموی شاعرانی گەورەی وەکو نالی مەحوی مەولەوی و شێخ نووری زیاتر لەوانەوە هاتووە ئیسیفادەی کردووە و ئەو دابڕانەی کە دروستی کردووە لە شعری کوردی زیاتر ویستوێتی شتێک بکە لە کەلەپوری شعری پێشخۆی نەچێ شتێکی کردووە هەڵگەڕانەوەیە کە لەو شعرانە و لە تەجروبەی کوردیەوە نوێ خوازیەکەی خۆی بینا کردووە. بەڵێ مامۆستاگیان وابزانام کاتیەوە هاتووە گەر هاوکارم کە حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە فەرموو. خۆت بپارێزە لە ئاهی دڵبریندارانی شەو نەک خودا ناکەردە گیرابێ دوعای ناڵانی شەو یاوەر و یار و ئەنیسم ئاو ئەشکی حەسرەتە ئافرین ئەی بارەکەڵڵا دیدەی گریانی شەو ئەشکی حەسرەت لازمی جەمعی سیابەختانە هەر شەو نەبی سوبحە دەلیلی قەترەیەک گریانی شەو هەر کە ڕووی تۆیدی ئیرادەی بەیعەتی کرد ئافتاب توڕەی موشکینی تازەی کردووە ئیمانی شەو خەت ئەگەرچی هێرشی هێناوەتە سەر ڕوومەتت حازرە ئەم ڕۆژە دەرچێ بۆ شکستی شانی شەو دڵ ئەبێتە قەترەیەک خوێن و لە دیدەم سەرەکە هەر کە ڕابوورێ بە دڵما صحبەتی جارانی شەو منتەهای ئەم زوڵمەتی هیجرانە ڕۆژی وەسڵە بێ ئاخری نوری شەفەق ئەڕژێ لە هەر دامانی شەو نوری لەم پێچ و خەمی زوڵفە نەجاتت زەحمەتە لای سەخی تەبعان مەحاڵە ڕوخسەتی میوانی شەو. دەم خۆشکە حەمیدگیان مامۆستاگیان وەک ئەکێڕنەوە ئەڵەن شاعر کە دەنگیشی زۆر خۆش بوو جاگەر بەڕێستان سەرگوزشتەیەک لەسەر ئەمە یاخود باسێکی ئەوە بکەن. هەندێک سەرگوشتە ئەژێڕنەوە کە ئەم سەرگوشتانم وەختی خۆی تۆمار کردووە لە مامۆستا ئەخۆلی شاعیر مامۆستا ئەخۆلی شاعیر یا ئەحمەد میرزا کە خەزووری کاک شێرکۆ بێ کەسی ڕەحمەتیە باوکی کاکاوی ئەحمەد میرزا و خەڵقانێک کە ئاگاداری ئەوە بوون ئەڵێن ساڵێک لەو ساڵانە کە مامۆستا ئەخۆل وتی من کاتبی محکەمە بووم لە سلێمانی بۆیە ئاگاداری هەندێک تەفسیلاتە ئەڵێ چایخانەیەک لە شەقامی کاوەی ئەمڕۆ هەبوو لەو شەقامی کاوەیە شەو کە چووم علی ئەزغەری کوردستانی لەوێ دیارە بەو شەوە گۆرانی وتووە ئەڵێ دەنجێکی زۆر ساحری هەبوو بەڕاستی خەڵکێکی زۆر لەو ناوە کۆ ببوونەوە جویان لێگرت و لەبەر ئەوەی کە شەویش بووە و ئەو جادە و بان و ئەوانە چۆڵ بووە ئەڵێ دەنجی ئەزرینگایەوە ئەیوت منیش زار بەزار بۆ ئەوی هانی بدەم ئەویش دەنجی خۆش بووە گۆرانی وتووە بۆ ئەوی بەردەوام بێ لەسەر گۆرانی وتن مامۆستاگیان شارەکانی خۆی کردو بە گۆرانی نەخێرەوە سید علی ئەزغەری کوردستانی مەبەستم شێخ نووری شێخ ساڵح زۆرترینی ئەو شتانی کەوتوێتی بە گۆرانی هەر شعری خۆی بووە ئەنجا لەوێ دیارە خەڵق لیان نووسیوە کە ئەمە خەڵکی ئێرە نییە لەو دیوە هاتووە بەبێ ئاگاداری ئەمانە دیارە گرتویانە بۆ ڕۆژی دواتر لە محکەمە خستویانتە بەندی خانەوە سید علی ئەزغەری کوردستانی ئەو حاکمە کە لەوێ بووە کە پێی زانیوە سزایەکەی 2 دینار بووە لە 2 دینارەکە هەر حاکمەکە خۆی داوێتی و سید علی ئەزغەری کوردستانیان بەرداوە ئیتر ئەو دۆست و برادرانە بردویانە بۆ هەڵەبجە بۆ ئەوەی لەوێەوە بینێرنەوە بەودی ئەوەی کە قایمقامی هەڵەبجە بۆ سید قەزاز بووە و کاتە شێخ نووریش هەر لەو دەور و پشتانە مدیر ناحیە بووە وابزانم لە وارماوە مدیر ناحیە بووە دیارە خەبەریان داوەتێ کە ئەم شەو ئێمە
دانیشتنێک لەسەر شەرەفی سەید عەلی ئەزغەری کوردستانی ئەەکەین و یەکێک لەوانەی کە لە دانیشتنەکە حاضر بوو ئەحمەد میرزا بوو کە باسم کرێستا شەو کە داوای گۆرانیان لە سەید ئەزغەر کردووە و توێتی من لەبەر ئەوەی ئێستا لە بەندیخانە هاتووم تۆزێک مهەیە نیم بۆ گۆرانی وتن پێم خۆش ئەگەر یەکێک لێرە دانیشتەوە و دەنجی خۆشە شتێک بڵێ بەڵکە منیش دوای بجوڵێم بۆ گۆرانی وتن ئەوانی ژەموو ڕووەکەنە شێخنووری شێخنووری ئەکەوێتە گۆرانی وتن مەقامێک گەڵێ و دوای ئەوە بەستەیەکی ژەڵێ ئەنجا دوای ئەو ڕووەکەنە سەید عەلی ئەزغەر ئەڵێ وەڵی من بێ ئەدەبی وا ناکەم لە حزوری پیاوی ئاوا من گۆرانی بڵێم ئەڵێ ئێوە شتی واتان هەیە داوای گۆرانی بۆ لە زۆر ئێزگار دەنجی خۆش بوو ئەنجا شێخنووری یەکێک کە لەوانەی کە طبیعی مەقامی سەفەر مەقامێکە نوێیە و تایبەتە بە شاری سلێمانی وەک چۆن لە هەولێر حەیران هەیە لە بادینان لاوکە لە گرمیان قەتار و ئەڵاوەستی و ئای ئەمە هەیە لە سلێمانیش ئەو مەقامە زۆرترینی ئەیبەنەوە سەر شێخنووری کە داهێنەری ئەو مەقامە بێ چونکە کەسێک بۆ زۆر شارەزا و وەستا بووە لە مەقام و دواتریش مامۆستا حەمەد ساڵح دیلان هەر ئەو مەقامەی وتۆتەوە لەگەڵ مەحموود تۆفیق شلک و دواتر پەڕیوەتەوە لای مامۆستا عەلی مەردان ئەویش هەر ئەو مەقامی وتۆتەوە مامۆستا گیان حەزمان کرد کە بە دەنگی خۆت شعرێک بخوێنیتەوە ئەگەر خات و ساکار هاوکارمان بێت ئەو شعرەی کە خوێنمەوە یەکێکە لە شعرە جوانەکانی شێخنووری بە ناوی لە ژیانی ئادەمیزاد لە ناو شەپۆلی خەمە سەرنگون و بێ ئارام بە چێوی سەختی ژیانە بە پێ و چنگەڕنێ خەریکی هەڵمەتی سەرکەوتنە بگاتە مەرام لە پڕ نشێوی کڵۆلی بواری لێئەتەنێ بە داوی جەور و خەفەت تاروپۆی لە ئێش و لە زام زەبوون و ڕێهەڵەبووی دەشتی چۆڵ و هۆڵی بەڵا شکستە باڵ و شپرزەی پەلاری دەستی قەدەر نەدەستگیرێ لە لاوە دەستی بداتە پەلی نەهاودەمێ خەفەتی خۆی لەلا بدا بە هەوا بەلایەکە ئەوێ تێپەڕێ نییە ڕەهبەر لە بەردەمی شێوە تاریکە سێبەرێکی وەها هەتاکو چاو بڕەکە تند و تاڵ و بیماوەر ئەدا بەلایەوە ئەخنێتەوە بە ئیستیهزا هەوڵەدا کە بچێ بیگرێ بەڵام سێبەر چلۆن ئەژیرێ بەهێزی شەلێکی بێسەر و پا دەست خۆش مامۆستا دەمێن بە لەسەر ئەوەی وەکو شاعیرانی نوێخواست کە باسیەکەین ئەو لەو سەردەما وەکو شێخ نووری و گۆران و بێکەس کۆمەڵێک شاعیر بوون کە داوای مافی ئافرەتیان کردووە بەڕاستی شێخ نووری چەند شعرێکی هەیە لەو بوارە یەکێک لە شعرە بەناوبانگەکانیشی کە تا ئیسە بەناوبانگەکە هەموو کۆتایی شعرەکە ئەڵێ لای بەرن توخدا فڕێدەن بیخەنە تەنورەوە حیفە ڕۆژی ڕوو بنێنە ناو شەوی دەیجوورەوە لەسەر ئەم بابەتەی شێخ نووری بەڕێزدان ئەمە با بڵێن لە ڕۆژهەڵات بە تایبەتیش لە وڵاتی میسر بزاوێک کەوتە ڕێ عائیشەی تەیموری یەکێک لەوانە بوو قاسم ئەمین یەکێکتر بوو لەوانە جاری یەکسانی و مافی ئافرەتیان کتێبی تەحریر المەرئی ئەوانیان دا بە گوێچکەی خەڵقا و لە لای ئێمەش با بڵین بە تەسیری با بڵین خوێندنەوە و ئەو تەفاعولەی کە هەبووە لە نێوان کولتور و ڕۆشنبیری هەموو نەتەوەکانی ڕۆژهەڵات شێخ نووریش وەکو کەسێکی خوێنەوار وەکو کەسێک کە بە قەناعەت و باوەڕێکی زۆرەوە باوەڕی بە مافی ئافرەت بووە لە ساڵی 1940 لە مانجی سێ ئەو شعرەی نووسیوە کە بەڕاستی یەکێکە لە شعرە جوانەکان کە پەیامێکی زۆر منەوەرانەی گەیاندووە کە ئافرەت لە جیاتی ئەوەی خۆی لە پشت پەچە و عەباوە بشارێتەوە بێتە ناو کۆڕی ژیان و ئەویش وەکو پیا و خەبات بکە و داوای مافی خۆی بکە
و بەشدار بێ لە بنیادنانی ئەم وڵات و کۆمەڵگایە. وەڵێ مامۆستا بابەتێکی تریش کۆمەڵێک شعری زۆری وەرجێڕاوە لە تورکی لە فارسی لە عەرەبی پارێزگاری لە چێش و سەرواکانیش کردووە. بەڕێستان باسی ئەوەی خەیامتان کرد کە ئەو سەردەما چ گۆران کە وەریجێڕاوەتە سەر کوردی چ شێخ سەلام بە کێشی کوردی پەنجەی کوردی وەریجێڕاوە نەک بە کێشە ئەوەی بۆ کێشی کە خەیام کرد بەڵام بەداخەوە شێخ نووری تەواوی نەکردووە بەس ئەم و هەژاری موکریانی بەو شێوەیە ئەوەی شێخ نووری تەنیا ئەو ڕوباعیانەی هەڵبژاردەوە کە زۆرتر لەگەڵ ڕوئیای ئەو یا فەلسفەی ئەو بۆ ژیان بۆ مردن گونجاوەوە بۆیە ئەو ڕوباعیانەی هەڵبژاردەوە زیاتری هەڵنەبژاردەوە. خۆشی گومانێک هەیە لەسەر ئەو ڕوباعیانە کە هەمووی هەرهی ڕوباعاتی خەیام نین زۆر ڕوباعات هەیە خەڵکی تر نووسیوانە بەڵام بەناوی ئەو کۆتایی هاتووە. ئەوەی کە زۆرتر لەگەڵ بیرروڕای فەلسەفی شێخ نووری گونجاون ئەو ئەوانەی وەرجێڕاوە و ئەمە قسەی مامۆستا هەردیە کە من لە نزیکەوە دیوانەکەی شێخ نووری بینی و وەختی خۆی ئاگاداری ئیشەکانی من بوو زۆر زۆر ئەو وەرجێڕانانەی شێخ نووری بەدڵ بوو و یەکێک لە هونەرەکانی ئەم وەرجێڕانەش ئەوە بوو کە بە چێشی ڕوباعی وەریجێڕا بوو بە هەمان ئەو کێشەی کە خەیام پێی نووسیوە و تەبێعی شێخ نووری زمانی تورکی و فارسی و عەرەبێکی زۆر چاک زانیوە بۆیە هاتووە مەسەلا لە ناو شعری عەرەبی لە بزاوی نوێخوازی شعری عەرەبی ئەو کاتە نزیک بۆتەوە کە جەماعەتی مازەرەکانیان پێ ئەوترێ ئەوانەی کە وەکو ئیلیا ئەبوو مازی و میخائیل نوعەیمە زۆر کەس دەڵێن نەعیمە غەڵەت ئەو شاعیرانە کە دیارە ئیتلاعی لەسەر شعریان کردووە یەکێک لەو شعرانەی کە زۆر جوانە و لەو شعرە جوانانە کە کراوە بە کوردی لەلایەن شێخ نووریەوە شعرێکە ئەویش هەرباسی مردن و ژیانە و ئەو شعرەی وەرجێڕاوە شعری زۆر جوانی شێخ نووری کە وەریجێڕاوە وەختی خۆی مامۆستا دیلان باسی ئەوەی بۆ کردم کە یەکێک لەو شاعیرانی کە زۆر پێی سەرسام بووە کەلیمی هەمەدانی بووە لە فارسیەوە وتی کەڕەتێک من موچەخۆر بووم لە ئیدارەی مەحەلی لە سلێمانی شێخ نووری ئەگەرچی گوتی من لە تەمەنا لەو بچووکتر بووم بەڵام کۆمەڵێک شعر و ژیان و با بڵێن ئەزمموی شعری کەلیمی هەمەدانی کردبوو بە کتێبێک گوتی بە منی گوتی تۆ پێم خۆشە بیخوێنیتەوە و دوایی بزانم بیرروڕات چییە وتی خوێنمەوە زۆر چێژم لەو وەرجێڕانەی وەرگرت وەرجێڕانی کەلیمی هەمەدانی تی بەداخەوە من نازانم ئەو وەرجێڕانەی کەوتە چیەوە منیش ئەو حەو ساڵی کە لە تەمەنم تەرخانم کرد بۆ شێخ نووری زۆر بە دوایە گەڕام بەداخەوە نەمدۆزیەوە ئەمە یەکێکە لەو ئاسەوارانەی کە شێخ نووری وەریجێڕاوە و ون بووە. شێخ نووری بێزگەلەوە شعری لە تورکیشەوە وەرجێڕاوە بە تایبەتی ئەو شعری مەقبەر عەبدولحەق حامید کە بۆ خێزانەکەی خۆی لە پاش وەفاتی نووسیوەتی شێخ نووری هاتووە ئەم شاکارەی بە کوردێکی زۆر ڕەوان و زۆر جوان وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی. شێخ نووری دیارە قەناعەتی وا بووە یەکێک لەو شتە گرنگانەی کە پێویستە بۆ ئەدەبیاتی کوردی بۆ دەوڵەمەندکردنی زمانی کوردی وەرجێڕانە بۆیە لەو بوارەشدا چی لە توانە هەبوو بێ کردوێت. وەڵێ مامۆستا بابەتێکی تریش شێخ نووری لە زۆربەی بابەتە شعریەکانە بە زۆربەی کێشەکانیش شعری نووسیوە. ئەمە یەکێک لەو شتە گرنگانەی کە سیمایەکانی شعری شێخ نووری و بە تایبەتی شێخ نووری و شعری نوێی کوردی پێ ئەناسرێتەوە چەند خەسلەتێکە یەکێک لەو خەسلەتانە کە لەسەر دەستی شێخ نووری دەستی پێ کردووە دوورکەوتنەوەیە لەو هەموو وشە و واژەیە کە عەرەبین یا تورکین یا فارسین تۆ هەز دەکەی لە قۆناغی یەکەمە شێخ نووری تێکەڵی کردووە واژە و وشەی نوێی هێناوە هی کوردی تێکەڵی کردووە لەگەڵ ئەو وشە عەرەبی و تورکیانە ئەو هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەم کە ناوێتی با بڵێن لە نوێبوونەوە عروزی وەک خۆی جێبەجێ نەکردو کۆمەڵێک ئەو زانی عروزی هێناوە تێکەڵی کردووە بە تایبەتی لە ئۆپەرێتێکە کە یەکەمین زار فکرەی ئۆپەرێت نووسینی شێخ نووری شێخ ساڵح هێناوێتێ ناو کورد بیرۆکەیەک کە لە فەرەنسیەوە مەحموود زەودەت لە فەرەنسیەوە کردوێتی بە کوردی شێخ نووری ئەو بیرۆکەی وەرگرتووە کردوێتی بە ئۆپەرێت بەڵام ئۆپەرێتەکەی بە کۆمەڵێک وەزنی زۆرا و زۆر داڕشتووە
و هەرخۆشی بەدەنگە خۆش و زوڵاڵەکەی ئاوازێکی بۆ هێناوە کە ئاوازەکە تورکیە و چووە لە قوتابخانە قوتابیەکانی کۆ کردوتەوە و ئەو ئۆپەرێتەی فێر کردوون. یەکێک لەوانە کە لە پۆلی شەشی سەرەتاییە بووە مامۆستا شاکر فەتاح بوو کە خۆی بۆی جێڕامەوە وتی من یەکێ بووم لەوانەی کە شێخ نووری هات بەو دەنگە خۆشەی خۆی پەراوەی پێکردین و ئەو ئۆپەرێتەمان دواتر لە سلێمانی پێشکەش کرد. زۆر سپاس مامۆستاجان بۆ ئامادەبوونت، سپاس بۆ تۆش ساکارخان. خۆشەویستان، بەرنامەکە کۆتایی هێنین بە یەکێک لەو شێعرانەی شێخ نووری شێخ ساڵح کە کراوە بە گۆرانی لەلایەن خەندەخانەوە پێشکەشمانەکرێت. سپاس دووبارە سپاس بۆ زۆر سپاس بۆ. سەودا زەدە و بێسەر و سامانە دڵی من لەو ڕۆژەوە تۆی دیوە پەرێشانە دڵی من سەودا زەدە و بێسەر و سامانە دڵی من سەرگەشتە ئەسوورێتەوە بێلانە دڵی من هەر ئێساتێ بە دەردێکە و ناڵانە دڵی من سەرگەشتە ئەسوورێتەوە بێلانە دڵی من هەر ئێساتێ بە دەردێکە و ناڵانە دڵی من. چەندە بەدوویا دەگەڕێم شار و وڵاتە دەشت و کەژ و سەحرا و چیا و چۆڵ و بیابان شێتانە ئەبێ ڕووی لە چلاک کردێ بیاران وەک بولبولەکەی وێڵی گوڵستانە بەهاران ئاخۆ لە چ گوڵزارێ غەزەل خوانە دڵی من یا دەر بە دەری کوچەی شارانە دڵی